ئەو ڕێگە بۆ هەرێمی کوردستان دیاریکراوە لە ناوبەستەوە 5,000 ڤاکسینە کە ناتۆ بەلای مجال اوكي توقع كيف بين اخواره ما توقعك ما كان بين اخواره كان بين اخواره وكاكا ما كل هذا دمايك كان بيوصل راجل ما بقرن يودوا هاي بوت بونغوس ما بقرن ئەوە مایکەکان لا ببرا دير أمره بحضوري برئيس زنابي قنصلي قشتي كوماري تين لهرمي كل چەندین جار هاوکاری و پێداویستی پزیشکی دابین کردووە بە تایبەتی لە ڕەوشی بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنا لە ساڵی پارەوە چەند جارێک وڵاتی سین ڕۆڵێکی گەورەی نیوە. زۆر سپاس و دەستخۆشی لە جەنابی قونسڵ دەکەین. خۆشی ئەمڕۆکە ئامادەیەوە چەند جارێکی ژێمە لە ماوەی ڕابردووکردنەوەمان کردووە تا گەیشتنی ئەم کاروانە. بەڕێزان ئەمە جۆرێکە لە جۆرەکانی ڤاکسین کە ئێستا لە دنیادا لە زۆر وڵاتان بەکاردێنرێت و دوای ئەوەی بە تەنسیق و بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی تەندروستی عێراقی فیدراڵ ماوەی چەند ڕۆژی ڕابردوو دوێنێ کاروانێک گەیشت و لەوەشدا بەشی هەرێمی کوردستان کە لەلایەن وڵاتی سینەوە دابین کرابوو گەیشتە شاری هەولێر بۆ هەرێمی کوردستان بۆ هەموو بەڕێوەبەرایەتە گشتەکانی تەندروستی بۆ هەموو پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان دابەش دەکرێت لەسەر بنەمای ئەو ڕێنمایانەی لیژنەی باڵای وەزارەتی تەندروستی ئامادەی کردووە و لەسەر ئەو پلانەی کە لە ماوەی پێشوودات ماوەی چەند مانگێکە کاری لەسەر دەکرێت هەم لە ڕووی دابشکردن هەم لە ڕووی گواستنەوە و لۆجستی و هەروەها ڕاهێنان کراوە لە قۆناغی یەکەمدا لە 8 سنتەری دەستنیشان کراو لە ناو پارێزگاکان و لە ناو هەموو بەڕێوەبەرایەتە گشتەکان ئەم نەخۆشخانانە دەتوانن بەکارهێنانی ڤاکسین بکەن و لە قۆناغی دووەمیشدا چەندین بنکەی تەندروستی بەدەیان بنکەی تەندروستی لە هەموو شوێنەکان دەستنیشان کراوە و خولی ڕاهێنان ئەنجام درراوە بۆ ڕاهێنەران چۆنیەتی بەکارهێنانی و ڕاهێنان لەسەر جۆرە جیاوازەکانی ڤاکسین کراوە ئەوەی ئەمڕۆ جۆری سینۆفارمی سینیە و ئەم ڤاکسینەش دەدرێت لەسەر بنەمای ڕێنمایە زانستیەکان دابشبوونەکەش لەسەر بەڕێوەبەرایەتە گشتەکان بۆ بەکارهێنان دەبێت بۆ تیمی پزیشکی پزیشکان و کارمەندانی تەندروستی هەموو ئەوانەی کە لە سنتەرەکانی کۆرۆنا کە لە هێڵی هەرە پێشەوەی بەرەنگاربوونەوەی نەخۆشانی کۆرۆنا و هەروەها کارکردنیانە لەگەڵ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسەکە ئەمانە لە ڕێزی پێشەوەی ترسناکیدان بۆیە لە یەکەمین قۆناغدا ئەم بەڕێزانە بەڵام بەپێی ڕێنماییەکان و بەپێی پلانەکان بە دڵنیاییەوە لە داهاتوو هەموو پێشینە و ئەولەویەت بۆ گرۆپەکانی تری مەترسیداریش دەبێت کە تەمەەن تێدا دیاری کراوە جۆری کەسەکان تێدا دیاری کراوە نەخۆشیە درێژخایەنەکان تێدا دیاری کراوە چین و توێژەکانی کۆمەلگا دیاری کراوە لەو شوێنانەی بە تایبەتی
کە کۆبوونەوە و بەیەکەوە خڕبوونەوە هەیە ئەمانە وردەکاری زۆری تێدایە و من دەمەوێت لێرە ڕای بگەینین کە ئەمڕۆکە لەگەڵ بەڕێز وەزیری تەندروستی عێراقی فیدراڵیش لە پەیوەندیدا بووین و گفتوگویەکی باشمان کرد بە سوپاسی و دەستخۆشی وەزارەتی تەندروستی عێراقی فیدراڵیش دەکەین کە بەڵێنیان داوە لە هەفتەی داهاتووش کاروانێکی دیکەی دابینکردنی ڤاکسین بگاتە عێراق لەوێشدا دیسان بەشی هەرێمی کوردستان لە کاروان یەکەمدا دەبێت بەمەش ئێمە دەست بەجێ دەست پێ دەکەین بە دابشکردن و بەکارهێنانیان ئێستا لە ڕووی سەلامەتی و لە ڕووی بەفەرمی بەکارهێنانی ئەم ڤاکسینە ئەمە ڕێگە پێدراوە و هەروەها بەفەرمی ئاگادار کراینەوە کە ئەم ڤاکسینە دەتوانین بەکاربێنین بۆیە ئێمە دەست بەجێ دەست پێ دەکەین بە پلانی دابشکردن و بەکارهێنان بە جۆرەی ڕێنماییەکان لەگەڵ بەڕێوەبەرایەتە گشتەکانی تەندروستی. Thank you very much, Dr. Saman, for his kind words. And today I'm very happy to represent چین لەبەر ئەوەی ژمارەی دانیشتوانمان زۆرە ئێمەش بە هەمان شێوە ڕوبەڕووی کەمی هەبوونی ڤاکسین دەکەینەوە لە چین. but to show the friendship and the good relations between China and Iraq and also Kurdistan region, Chinese government decided to donate the first batch of vaccine to Iraq and Kurdistan region. بەڵام بۆ پیشاندانی هاوڕێیەتی و دۆستایەتی قوڵ لە نێوان کۆماری چینی ملی و حکوومەتی هەرێمی کوردستان سەرەڕای کەمی هەبوونی ڤاکسین لە چین بڕیارماندا کە یەکەم کاروانی ڤاکسین ببەخشین بە هەرێمی کوردستان. And I hope this vaccine will help the Kurdistan people to fighting against the virus. هیوادارم کە ئەم ڤاکسینە ئەم کاروانە لە ڤاکسینە بتوانێت یارمەتی گەلی کوردستان بدات بۆ ڕوبەڕووبوونەوەی پەتای کۆڕۆنا. Now the global epidemic COVID-19 has not been fully controlled yet. هەرچەندە لە ئێستادا لە سەرتاسەری جیهانی چینی شی جینپینگ لە 73مین کۆبوونەوەی یاخود کۆڕیانی بەڕێز شی جینپینگ ئەنجا وڵاتی تازە پێگەیشتووی داوە بۆ ناردنی ڤاکسین. And now we are exporting the Chinese vaccine to more than 27 countries. و لە ئێستادا خەریکی ناردنی ڤاکسینین بۆ زیاتر لە 27 وڵاتی تر. I think between China and the Kurdistan region, we enjoyed a very good relationship between the two sides. پێم وایە کە لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتی چین هاوڕێیەتێکی زۆر بەهێز هەیە. Especially last year when the spread of the COVID-19 in the Kurdistan region, China was the first country to prevent, give the assistance to the KRG to fighting against the virus. بەتایبەتی لە ساڵی پار لە سەرەتای بڵاوبوونەوەی پەتای کۆڕۆنا چین یەکەم وڵات بوو کە هەڵسا بە پێدانی هاوکاری بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. And I think with the strong leadership of His Excellency, the Prime Minister, Mr. Masroor Barzani, and also the hard working of Dr. Saman and all the medical staffs, the Kurdistan region will overcome the difficulties soon. پێم وایە کە بەرابەرایەتی بەڕێز مەسرور بارزانی هەروەها کارکردنی سەخت و بەردەوامی بەڕێز دکتۆر سامان وەزیری تەندروستی هەرێمی کوردستان و هەموو ستافی تەندروستی هەرێمی کوردستان بەم زوانە دەتوانێت بەسەر هەموو سەختیەکانی پەتای کۆڕۆنا زاڵ ببێت. And China will continue to assist the Kurdistan regional government within our capacity to fighting against the epidemic. و وڵاتی چین بە هەموو توانای خۆیەوە بەردەوام دەبێت لە هاوکاریکردنی هەرێمی کوردستان بۆ ڕوبەڕووبوونەوەی پەتای کۆڕۆنا. Thank you very much. بەڕێزان لە بەشی دووەمی حەزم کرد ڕوونکردنەوە بدەین کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی وەزارەتی تەندروستی و تیمێکی ڕایۆشکاری لە ئەنجومەنی وەزیران سەرقاڵی گفتوگۆین لەگەڵ چەند جۆرێکی تری ڤاکسین و چەند کۆمپانیایەکی نێودەوڵەتی و هەندێک ڕێککەوتنامە و یاداژنامەی لێک تێگەیشتن و ڕێککەوتن لە نێوانماندا هەیە و سەرقاڵی ئەو گفتوگۆین و من دەمەوێت سوپاسی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و سوپاسی بەڕێز جەنابی سەرۆک وەزیران بکەین کە ڕۆژانە لەسەر هەوڵ و لەسەر متابعەکردنی دابینکردن و کۆنتڕۆلکردنی ئەم نەخۆشیەدایە و بەدڵنیاییەوە ئامادەییان دەربڕیوە بەڕێزیان کە
هەرێمی کوردستانیش بە جێرەی تایبەتمەندی و گەیشتن بە ڕێککەوتنی کۆتایی لەگەڵ هەر کۆمپانیایەکی ڤاکسین بە دڵنیا و بودجێ پێویستی بۆ تەرخان دەکرێت بەڵام پێویستی بە کۆمەڵێک ڕێکاری لە ڕووی یاساییەوە لە ڕووی زانستی و لۆجستیەوە بۆیە ئێمە ئێستا قۆناغێکی باش چۆتە پێشەوە و بە دڵنیایە هەوڵەکانمان بەردەوامە و هەروەها من دەمەوێت ئەوەش بڵێن کە گەلی چین ساڵێک بەر لە ئێستا چەند جارێک پێداویستی پزیشکی بۆ هێنان بۆیە من دەمەوێت جارێشتر سوپاسی هەموو هاونیشتمانیان و گەلی وڵاتی چین بکەین سوپاسی حکوومەتی چین بکەین سوپاسی قونسڵیەی گشتی چین بکەین لە هەرێمی کوردستان بۆ ئەم دەست پێشخەریە و ومێدمان وایە هیوادارین کە هاوکاریەکانیان بەردەوام بێ و جارێشتر دیسان یەکتر ببینەوە بۆ وەرگرتنی هاوکاری و پاڵپشتەکانی وڵاتی چین زۆر سپاستان دەکەن. ئەمە پلانەکە دواتر ڕادەگەێنین.